اینجا عزیزان ئەگەر بێ قەیسەری بە دڵنیاییەوە چاوت بە هەنجین و پەنیر و ئەو شتە کوردەواریانە دەکەویت سڵاوت لێوێ سڵاو جانێکم بەخێر بێ قوربان دەبم تەندروستی بەخێر باشە بێ سەرچاوت چاوت مازەکەم گەلەگەلەک زۆر بەخێر بێ زۆر سپاس دەکەم زۆر بەخێر بێن بۆ ئەم دەرفەتە وەڵا فەرقی نییە خزم و ناسیارمان خزم و ناسیارە وەڵا پێم خۆش بۆ هەندێک باسی هەنجین و پەنیر و باسی ئەو ئێستا بکەین باس لەو ئێستا ئەو پەنیرە خاتوجا ئێستا ئەو جیلەی ئێستا ڕێزمێ لە بۆ پێشتر ئەو جیلەی ئێستا نازانم ئەو شتانە چییە ڕێزم باسیەکەم پەنیرەکان وەرە نازانی پەنیر چییە؟ عەدی ناخۆت وەڵڵاهی جە پەنیرێک لە پەنیری کوردی خۆشتر نییە بەخوای خاتوجان با پێت بڵێم جیلی ئێستا احترامن ها ڕێزم هەیە با بەغەڵەت لێم تێ نەگەن جیلی ئێستا ئەندۆمی ئەو شتە نازانم ئەوی تازە دەرچووە عەفوان ناوی بەڕێزن؟ سەید فەخرەدین هەولێری سەید فەخرەدین کاک سەید فەخرەدین ئەوەی ئێستا جیلی ئەندۆمی ئەوەیە بەخوای هەموو گچکۆکەیە نانا گەورەش وەڵڵا گەورەشەو هەیە ئاری بەخوای ئێستا منداڵەکانمێ ڕێزم هەیە بەخوای پەنیر دەری بابە مۆدی قەدیمە و شتانە ناخۆن دەری و چی مۆدل تام چیشی بە ئەوەیە ئەو ناخۆن دەبیعەتە ناخۆن وەرە ئێستا بڕۆ بت بەمە ئەو مەطعمە تازانە دەرچۆ ڕێزم هەیە وەرە بت بەمە مەطعمە تازانە وەرزان چ خواردنەکەی بە حیاتی بابت نەدیتیە دێنین وەرە دەخۆن لە ماڵێ ئەمە گەرمەکوتای لێدەنی و دەرێت تەلەڤیزیۆنی ئەشتار بە بیرماناتەوە والله لە گەرمەکوتای خۆشتر نیە وەڵڵا ینی مەبەستم لە خواردن دێ ها خواردنی قەدیمەکان کوردەواری ئی ئێستا ینی ڕێزمێ هەشا قەدیمەکان ئێستا پێشان ئێرە ناو بازاڕی ئەو پیا و ماحقولەکان ئەوی مایە تەمەنیان درێژبی ئەوی کۆچیان دوایە کردیان خوا بە ڕەحمەتی خۆی شادیان کە ئێستا بزانە بازاڕەکە گۆڕایە ئێرە پێشان قوربوو ئەتو لە قەدیمەوە هەر لەو بازاڕ ئەوە ئێرە قوربوو ئەمان مانم لەدایک بوونم لە قەڵای هەولێرە لە قەڵای هەولێر لەدایک بوومە ئێرە قەڵاتی ئێرە قوربوو ئێرە هەموو قوربوو ئێرە ناو پەنیر فرۆشان بوو ئەو دیبی ناو سەفارەکان بوو مەمزەر و شتوان ئێرە چایخانە بوو ئەو تەنیشتە چایخانە بوو ئەو بازاڕە ئینسانی وهای بە نرخی لێ بوو هەزار ڕەحمەتیان لێبی ئێستا نەوەکانیان مایە تەمەنیان درێژ بیتن مامم لێرە بوو سید بیلال ئەبوو لەو دیوەیە ئەویش مامشم نەمایە کوڕە مامەکەم لێرێ یعنی ڕێزم هەیە بەڕاستی ئەو خواردنانە کە تو جەنابەت گوتێنی نەوعەکە بەڵام ئەو خەڵکەی ئێستا ناخۆن خواستی لەسەر کەم بوویتەوە زۆر کەم بوویتەوە ئێستا بەخۆی وەرزی ئێستا وەرزی پاییزە بەرەو زستان دەچین ئێستا پەنیری ژاژی هەیە بەڵێ ئەوەش خوارێ ژاژیە ئەوە ژاژیە ئەوە پەنیرە ئەو پەنیر لە ناویەکە فەرقی چییە یەکە پەنیری ژاژی پێ دەرێت پەنیری ژاژی پێ دەرێت ئێستا خەڵک دێن لە مووسڵی لە بەغدایە لە شارەکان شێت دەبن لە ئێرە ئەو هیچ چێندەرە ئەو بەخۆی زۆری کوێستان وزەوی دەشەیە کوێستان بەس خەڵک ئەوی ئەسلەکەیە دێتن کوێستان داوا دەکەن ئیوی خۆشترە ئەدی پەنیرەکە هیچ چێندەرە پەنیری خۆمانەی ئەو دەشتانەیە زرارەتیە و زۆر خۆشە وەڵڵاهی زرارەتی زۆر ئەوە دەینن مام ساڵن ئەنواعیان هەیە ئێستا زۆر ئەوی ینی ئاژەڵی هەبی ئاژەڵدار بیتن پێشتر ئێرە نەوعەک بوو سبەینان داهاتی سەرتووە بوو قابە بوو ئێستا وەرە ماس ئێستا ئەو تام چێژەی نەمایە قەیسەری کە جاران هەیبوو وەڵڵاهی بەس لە ڕوێنەکەی مایە بەس ڕوێنەکەی مایە ئەوی دیکەی نەمایە ئارەوە بەداخەوە زۆرش بەداخەوە وەڵڵاهی منش بەداخەوە مادەکەنەنگۆ ئەو هەیە ئێستا هەموو بتە سەرزات نبینی ئێستا خەڵکی ژانی ئەو شانەی دەخواتن داواکاریەکەی سەرزاتە ئارێوەڵا سەرزاتی زۆرە ئارێوەڵا خاتوجان باشە ئەی بزانم هەنجینەکە هیچ هەنجین ئەنواع هەیە ئەنواع هەیە باشە با پرسیارەکە کو هەنجینی دێ لەم ئەگەر بۆرە لام وەرە لە کو بزانم هەنجینێک کە زۆر ئەسڵە و هەنجینێک ئەسڵ نییە هەنجین لە سەلازەی دیارە لە سەلازەی دیانانی لە سەلازەی دیارە ئەگەر بتەوێت ئەسلی بیتر لە سەلازەی دیارە لەناو سەلازە دانا دیتر سبەینێ یان دووسبەی بنی سپی بوو ئەوە شەکر ئەگەر هەر شل و جوانیش بوو ئەوە هاوار دەکات ئەسڵە هاوار دەکات کە دیتر لەناو سەلازە دانا بنی سپی بوو ئەوە عادەکە ئەرە وەڵا ئەو شانەکەی خەرک دەباتن
شانش هي بشكل بخير ذكري أو راح مش تكرش ئەوڕۆ شتێک فێرشتی لێ دەکرێتە بس يعني راستي أقر بتبي براستي بي أبي يعني خواي بي زميلي خوي مرتاحك باشە أو نوعية هەنجینەکان هیچ چێن دەرن أنواع هنجيش هيا حال زمرانا أو كان بخوي زياتر براستي أبي لما قورت ركان أوان زياتر الهنجين دزانا عم بلي من زياتر دزان بس أمن أوان دي كلمامو كسكان فير بوما دايان قلت وشي أما هنجين ما أنا ودكو يقول هنجين بدون نوعي بديار دكويتن يقول هنجين لنا بسلازة دانا باشە لا قسبي باشە پرسیارێکی دیکە دیکو ئەو قالبانیان ئەو هەلە ناو دانایە و ئەو والله شانانە أو زباوة أموزا كمان جا جسلاش باشە زماني درستی باشە خۆشبی یاخوا دەمێ هەندێک باسی ئەو هەنجینەم لە بۆ بکەی خۆتانە کو ئەو هاو قالبانە دادنێن قنديلي بنادي قنديلي هو باشە گدووە لە لای ئی قەندیلیا بله قنديلي بنادي قنديلي لو ما عندي وانا ئەگەر ڕووسڕێن لە کامیلەکە سپاس دەکەم یاتە زانیاری نییە کە کۆ و قالبانیان دانەیە ئەو شانانە صاحبي وجدنا ئەو شانە هەنجینەکە دروستیەکەیان بە خۆتان دەبلە نایدا هيا بابلين طبيعيين هي طبيعية ما يخشون جنك خوي دروسي ذاك هەنی مێشەنجەکەشە کە بەخۆی دروستی بکار ئەو های هاي دروستی الأصلي على دەکات الشكل ندين هاي الأصلي حسيبها زۆر باشە لەشتان ساغ بیتن ئینشاءالله زۆر زۆر سپاسان دەکەم زۆر زۆر خۆشحاڵ بوو